قورآن تۆم زۆر خۆشە ئەگەر تۆ نەبێزای من چیم لێت بەخوا بمەشێت و لەسەر و زادانە بێ خەڵک گاڵتەم پێ بکە وعد تۆ بێخەم بلەوە وعد دێمە داوات بەس هەنێ موشکیلە ئەوانە چاکەم و دێم تۆ واز لە من بێنێ زای من چیم لێت ئەلو ئەوە چییە کوڕمەوە بواکەیت ئەوە چیتە؟ بۆچی بڕۆین دەرەوە کوڕم بۆ واکەی؟ کە تۆ ژیانی منت تێکدا ئەم شوو نەگرتنەی تۆ مستەقبەلی منی فەوتە ئێ کوڕم بۆ شوێ منی لاقی بە تۆ چییە بۆ وا لە خۆ دەکەی؟ دایکە ڕاستەکات خوا بوونە حەدە شووی پێ بکە شوو بەچی بکە بۆ پیا پیرە؟ دایکە تەمەنی گەورەیە نازانم چی ئەوە مشکیلە نییە کابرا دەوڵەمەندە دەوڵەمەند وعدی بە مندا نیشان بۆ بێنێ ئەیە ڕۆ جاربەر خاتەوەی کە تۆ کەیتە ناز و نعمەتەوە من بکەم بە ناخۆشیەوە شو بکەم بۆ پیا پیرە نایکەم جا لە هەمووشی ناخۆشتر ناوی چییە؟ پۆشۆ جاحیبی چییە؟ والله خۆشترین ناویە طبعا هاتە ژوورە و خواگەدارە نییەوە لیمۆزانێ ڕێک بوونی باوک میلیارد کورە تازە باوکتان ڕۆژتۆستە باوکیتان بۆ زیینۆکە بەخوا شۆشتانە ناکەم من کاکە ناوەکەیە گۆڕی جا بێنە پێ ساکە دەسە کاتەکە نووسراوە خۆشحاڵین بە ئامادەبوونتان بۆ شەکرا خواردنەوەی ئەمیرە بۆ سەر زەرەر ناکەی قسەمان بکەیت والله نایکەم بەخوا کوڕی نۆخەت نەبێ نایکەم کوڕی نۆخەت دە باشە من ئەچمە سلێمانی بە دوای پوشۆ ئەگەڕێم ئەڵێم دایکم ڕازیە وەرە بەداوای کاکە یادە تۆ وەراکە کورە وتم نەیانی نە دایکە تۆشەوە لە ئینکاری بیست تۆپ لە قوماشی سیرەکان 15 تۆپ ئەلو ڕەشید با ڕەشید ئێمە دوکانی بەس هەندێک حیساباتە بگوتم مالە مالی بکەم با قوربانی بم دەی خوداحافیز سەد حەریرەکان حەریرە خوایە کوا مۆبایلەکەم چی بکەین دایکە؟ خوایە ئەو کوڕە ئێستا چی سلێمانی تەلەفۆنێکم بۆ سعدی 120 تۆپ لە حەریرەکان وحای حەریرە و تەلەفۆن وازم لێ ناهێنی ماڵی خانی بۆ سبێلی نییە دەبچقەڵ مابی یا ئەڵڵا ئەلو زاواگیان چۆنی؟ بەڵێ کاکە ڕەحمان گیان کوی حواڵت کاک ڕەحمان بەخوا لای هەنارە تێگەیشتم زاواگیان فریام کەوە لێم قەوماوە لۆ چ بووە؟ بە قوربانە من فریای بێژەنکەوە ڕۆی بۆ سلێمانی چ بکەم بابستە سلێمانی دەستە چێ دەری با بچی ئەمە چ بکەم؟ کورە نازاواگیان ئەخڕۆی بە شوێن ئەو کابرا نایچی بوو پۆشۆیە تۆشۆیە چییە چوو بە شوێن ئەوەیە ئاڵێچمە هێنمەوە بێشی پێ بکەی ئێمەنیش نایکەم ئەوە دوو بەڕاستە ئەی هەوار یعنی بەڵێکت یا ئێستا تەلەفۆنی لۆ دەکەم خەمن نەبی ئێستا لۆی دەکەم ئێستا ڕۆی فریاکەوە بە ساقە و بم زاواگیان گوناح نییە غەدر لە ئەبڵە ئەمیرەی بکرێ تۆ بێنە دایکە ئەرێ سعدی شتێکم زۆر لە لاسەیە تۆ بۆچی پێ ناخۆشە دایکم شوو بکا بۆ پیاوە ئەبڵە ئەمیرە یەک پارچە پەنیرە
ئەو خەترە لۆلێ دەکەن ئەو جاحێڵە بێت بەو پیرەمێ دەڕزیێ بکە باشە باش بە دەی قوربانێ بم زاوا گیان بەخوا گیانێکم بە توێ فریا بکەوە بە قوربانێ بم خێرا بڕۆ ڕایگرە دەی خۆدا حافیز قوتنە بسنت مشتی وە هەر ناکەم پێشە ئەو لە چێن دەدێ وڵا کاک ساگی بەڕێوەم بۆ سلێمانی یعنی لە ڕێ دەتێ بچە سلێمانی ئاڕۆڵا سوورم لەسەر ڕۆشتن کاک سادی کەسیش ناتوانێت بمگەڕێنێتەوە خۆشتم سواری سیارەی نەبووی وەڵاوا لە پێش نەقلیاتم کاک سادی ناکە سوار بش لە پێش نەقلیاتی بگەڕێەوە بە قوربان بە وەڵا کاک سادی گیانداوی لێ بردنەکەم ناگەڕێمەوە وەرە قوربانەتە ئەتوو بەس وەرە بڕۆ دوکانی ئێستا ئەمش دێمە دوکانی هەرچە دەوێت لۆ دەکەم ناوەڵا کاک سادی گیا من بەڕاستی بێزار بمە لەو ئیشانەیەوە کوڕە قوربانەتە بم ئەتوو وەرە ئەتوو وەرە کوڕە کاکە هەرچە دەوێت من ڕازیمە باشە دەی باش دەپڕە بە قوربان بم حەیرانی بم بڕۆ دوکانی دی دەبڕ باشە ئێستا